ئەو دەستورە چۆن تەماشایەکەی بە کۆمەڵە تەوازوناتی سیاسیاتی ئەپەڕێ و ئەوەی خولیا و ڕنگدانەوەی هێزە سیاسەکان و دەسەڵاتەکانیانە لەو دەستورە خولیا و ڕنگدانەوە و طموحی هاوڵاتیەکی کورد جێبەجێ ناکە. بۆ هێستای هەرێمی کوردستان گونجاوترین سیستمی پەرلەمانی ئەوەی کە لە کوردستانە بەدیەکرێت لە ئێستاە بە تایبەتی کە سەر لەنوێ مەسەلی دەستور هاتۆتەوە گۆڕێ هەمیشە بەهێزەکان سوودیان لە دەستور و یاساکان وەرگرتووە بەهێزەکان سوودیان لێ وەرنەگرتووە. مجموعی ئەفکار بووە عرض کراوە دوای قانون بووە بە قانون کراوە تا حدێک دوای قانونەکان ئەلغا کرانەوە واتە گەڕاینەوە خاڵی سفر ئێستا. ئەمریکا سەرۆکایەتی نانە سەرۆکایەتی وڵاتێکی شایع نظامی سیاسی لە ئەمریکا نظامی سیاسی ئەمریکیە. من بۆ نوکو هاوڵاتیەک دەنگ داوە بە پەرلەمانی کوردستان بەڵام دەنگم نایەوە پێی ئەو ئەرکەشم بۆ جێبەجێگا سەرۆکی وڵاتەکەم دیاری بکە چکەم و پەرلەمانم بۆ ئەرکە هەڵ نەبژاردووە. ئێمە لە نەتیجە مستەقبەلی 5 ملیۆن کەسمان ناوەتە دەست یەک شەخص بە 24 سەلاحیەت. ئەگەر سیستەمی سیاسی هەرێم لە دەستوردا لە سەرۆکایەتیەوە بگۆڕدرێت بۆ پەرلەمانی چی دەگۆڕێت؟